بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بەوەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ تەوەرێکی زۆر جوان و جیاواز و ئەدەبیمان بۆ هەڵبژاردون بە میوانداری خاتوو ئاهورا ڕەمەزان کە بەڕێزیان ناسراون بە ئاهورا کوردستانی، بەڕێزیان ڕاگەیاندن کار و توێژەرن. لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر ڕوانینی بەڕێزیان بۆ ئەدەبیاتی کوردی. ئەوەشمان بیر نەچێت کە ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. خاتوو ئاهورا بەخێربەی سەر و سەرچاو. سپاس بۆ تۆش، زۆر خۆشحاڵم لە نزیکەوە بەڕێستانم بینی و بەڕێستان ئەناسم. پێم خۆشە باس لەوە بکەین بزانم کەی بوو هەستت بەوە کرد کە پێویستە بنووسی، کەی بوو هەستت بەوە کرد کە پێویستە وەکو ڕەخنەگەرێک قسە بکەیت. مێژووی نووسینی تۆ هەمووەکو ڕەخنەگەر هەمووەکو ئەوەی کە بنووسیت بۆ کەی ئەگەڕێتەوە. زۆر سپاس بۆ دەرفەتە، سڵاو لە ئێوە بینەرانتان. خاتوو پەشێ و زۆر خۆشحاڵم کە لەگەڵ خاتونێکی ڕاگەیان کار ئەمەیەکدا قسە دەکەم. دیارە ئەزمموی کاری نووسین و ڕەخنەگری من بۆ چەند ساڵێک لەمە بەرەگەڕێتەوە. دیارە من بەشی کوردی زانکۆی سلێمانی تەواو کردووە، پاشان هەر ماستەرم لە هەمان بەش لە ئەدەبی کوردی لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە ساڵی 2023. لە ماوەی ئەو ساڵانەدا و لە پێشتریش پێش ئەوەی کە لە بەشی کوردیش وەربگیرم لە زانکۆی سلێمانی خوێندنەوەیکی باشم هەبوو بۆ هەموو بوارەکان، یعنی لە منداڵیەوە کتێب خوێندنەوە پرۆسەیەکی بەردەوام بۆ لە ژیانی منە. بۆیە ئەوە ئەبێتە هۆکارێک کە مرۆڤ هەست بکات شتێک لە لای گەڵاڵە ئەبێت کە پێویستە بینووسێت. ئەو بابەتانەی کە لای من گەڵاڵە بوون خوێندنەوەی جیاواز بوو، یان ڕوانینێکی جیاواز بوو بۆ ئەدەبیاتی کە لە نێو ئەوەی کە بە ئەدەبیاتی کوردی ئەناسرێت، چه ئەدەبیاتی فۆلکلۆر و سەرزارەکی، چه ئەدەبیاتی نووسراومان. چەند ساڵێکە تا ڕادەیەکی بەردەوام ینی ناوەناوە بابەتی ڕەخنەی بڵاوەکەمەوە لە بواری ئەدەبیش و لە بواری مێژوویی و کەلتوریش، چونکە خوێندنەوەکانم هەم تەنها بۆ ئەدەبیات نیە، هەم بۆ کەلتوری کوردی و کەلتوری جیهانیە، هەم بۆ مێژووی نەتەوەکەمانە، چونکە دوجار هەموو پرۆسەکان لە شوێنێک لە شوێنەکان هەموو بەشەکان ڕەبتە بنەوە بەیەکەوە، بەجۆرێک بەجۆرەکان پەیوەندی پێیاکەنەوە لەگەڵ یەکتر، کە تۆ باس لە ئەدەبیات ئەەکەی، کە تۆ باس لە کللتور ئەەکەی، کە تۆ باس لە جوگرافیا ئەەکەی، کە تۆ باس لە خوێندنەوە ئەەکەی، خوێندن ئەەکەی، زانست ئەەکەی، ئەبێ بەیەکەوە پەیوەندیان هەبێ. ئەم پەیوەندیانە تاواکەری ئەم بابەتانن. من کەی بوو هەستم کرد کە ئەتوانم بنووسم؟ لە ڕاستیە ئەو ساتەم لە بیر نایە کە بۆ یەکەم جار هەستم کردبێت کە ئەتوانم بنووسم. ڕەنگە یەکەم نووسینی من بابەتی تێزی بەکالۆرەسەکەم بوو بێت. پێش ئەوەش نووسینی کورتم هەبوو، بەڵام شایستەی بڵاوکردنەوە نەبوون لە ڕوانینی خۆما، بەڵام تێزی بەکالۆرەسەکەم لەبارەی پێگەی ژن بوو لە شێعری خوبادی جەلیزادەدا، و دواتر تێزی ماستەرەکەشم لەبارەی ڕۆمانی کوردی بوو، کێشەی ڕۆمانی واقعی و خەیاڵی لە ئەدەبیاتی کوردیدا، و چەند توێژینەوەیەکم لە کۆنفرانسی نێودەوڵەتی بەشداریان کردووە. چەند توێژنەوەیەکی دیکەشم لە ماوەی مانگارانی داهاتوودا یان ساڵانی داهاتوودا لە نێو پلانمدا هەیە کە بڵاویان بکەمەوە. هەوڵەدەم لە نێو بیری خۆمدا، لە نێو نووسینی خۆمدا شتێکی نوێ پێشکەش بکەم کە جیاواز بێت لەوانەی پێشتر، ڕوانینێکی نوێ بێت، ڕۆیا و دنیا بینیەکی نوێ بێت، شتێک بێت سوانی پێوە دیار نەبێت، یعنی دووبارەکردنەوەی ڕەئی بۆچوونی ڕەخنەگرانی پێشخۆم نەبێت. زۆر باش. باسی ئەوەت کرد لە قسەکان تا ئێستا، باسی ئەوەت کرد کە کولتور و فەرهەنگ ینی ئەدەبیاتیش بەشێکە لەوە. بزانم بۆیە هەمیشە تۆوەکو کللتوریەک هەمیشە جلی کوردی لە بەرەکەی سەری سوسیال میدیای تۆم کرد، هەمیشە بۆ هەموو بوونە و ئاهانگەکان و کۆڕ و کۆبوونەوە و ئەو ئیشانەی کە ئەڕێ هەمیشە جلی کوردی لە بەرەکەی، ئەمەش بەشێکە لەوەی کە ویستوتە لە ڕێگەی ئەو ئیشان و لە ڕێگەی پۆشینی جل و بەرگەوە تۆ بەشێک بێ لە پاراستنی کولتوری کوردی. بێگومان خاتون جلوبەرگی کوردی لە دیدی منەوە و بێگومانم لە دیدی زۆربەی دانیشتوانی کوردستانیشەوە هەموو کوردێکەوە، پێم وایە ڕێک و پێکترین و کاملترین جلوبەرگە لەسەر ئاسی دنیا، چونکە ئەم جلە پێکەوە، ینی
تۆ لەسەر ئاستی دنیا کە تەماشاکەی ئەکرێ پارچە پارچەی بکەی جلەکان بەڵام جلی کوردی هەمووی پێکەوە ئەوێ بە جلی کوردی ینی چەند پارچەیەکە هەم جلوبەرگی پیاوان هەم جلوبەرگی ژنان و دوجار ئەم جلوبەرگە هەموو پارچەیەک لێی هێما و فکرێکی لە پشتەوەیە ئەم جلوبەرگە بە تایبەت جلوبەرگی ژنی کورد ئافرەتی کورد لە سەردەمی سۆمەریەکانەوە بەپێ ئەو پەیکەرانەی کە دۆزراونەتەوە بەپێ ئەو شوێنەوارەی کە بینراوەتەوە وێنەکان تابلۆکان گۆڕانکاری بەسەردا نەهاتووە چونکە هیچ کەم و کورتیەکی تێدا نەبووە تاکو گۆڕانکاری بەسەردا بهێنرێت هەرچەندە لەم ساڵانەی دواییدا کۆمەڵە گۆڕانکاری خراپ بەسەر جلی کوردیدا هێنرا هەرچەندە ئێستا باشتر بووە خەڵکانێک ئەبینین کە بە جۆرێک لە جۆرەکان ڕەسەنایەتی ئەگەڕێنەوە بۆ جلوبەرگەکە پێم وایە جلوبەرگێکە کە ناتوانانی ڕخنەی لێ بگری و جوانترین جلوبەرگە لەسەر ئاستی دنیا چونکە هەم شاد و هەم جوانێکی و ڕەونەقێکی تایبەت ئەدا بە و کەسێکە لە بەری ئەکا هەم ئەکرێوەکو ناسنامەیەکی ڕەسەنی ئێمە لەسەر ئاستی دنیاشدا پیشان بدرێت و یەکێک لەو شتانەی کە دڵخۆشمانەکات ئەوەیە کە ئەبینی لە ئێستاە لە فاشن شۆکانی دنیا لە پاریس جلوبەرگی کوردی نمایشەکرێ و سەرسامێکی زۆر بۆ خەڵکی دنیا و مۆدل ناسەکان دروست ئەکات بۆیە شانازی پێوەکەم بەڵێ من بە پەڕی فەخرەوە بۆ زۆربەی شوێنانی کە بەشدار ئەبم ئەو چالاکیانەی کە بەشدارە بم و زۆر جار هەر هیچ بۆنەیەکیش نابێت لیان لە ماڵەوە یان لە چونە دەرەوەیکی ئاسایی خۆمە جلوبەرگی کوردی لە بەرەکەم و پێم وایە خەڵکیش ئەبێ بە هەمان شێوە بن خۆشبەختانە ئێستاش لە لای گەنجەکانمان بە تایبەتی کچانی گەنج زۆر جلی کوردی لە بەرەکرێەوە نیشانی هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە کولتور و فەرهەنگی خۆت بەدڵنیاییەوە بزانم ماوەی چەند ساڵێکیش بەڕێستان وەکو ڕاگەیاندن کارێک لە کەناڵی کوردستان تیڤ کارتان کردووە پێم خۆشە باسێکی ئەو پرۆگرامەتەمە بکەی بزانم ناوی چی بوو ناوەڕۆکی پرۆگرامەکە باسی لە چی ئەکرد ئەوەی بزانم پرۆگرامێکی کەمێک ئەدەبی بۆ ئەمە بۆتە هۆکار بۆ ئەوەی تۆ زیاتر لە ناو ئەدەبیات و لە ناو نووسی ناقۆڵ بیتەوە کاری ڕاگەیاندن تا چەند هاوکار بۆ بۆ تۆ بەڵێ خەت و پەشێ و دیارە ڕێزسڵاوم لێرە بۆ سەرجەم هاوڕێ هاوکارانم لە دەستگای سەتەلاتی کوردستان من نزیکەی توانم بڵێ نزیکەی 4 ساڵ من بە بەردەوامی بەرنامەم هەبوو لە کەناڵی ئاسمانی کوردستان تیڤ چێ بەرنامەی بەیانی باش کوردستان و بەرنامێکی دیکەش بەرنامەی ڕەنگی ئێوارە بوو کە هەفتانەلانی کەم 3 یا 4 بەرنامەی لەلای منەوە پێشکەش و ئامادە ئەکرا ئەوەی کە بۆ من ئەزمونێکی جیاواز بوو دنیابینێکی نوێی بۆ دروستکردم دەتوانم بڵێم گەشەی بە فکری مندا بەرنامەی ڕەنگی ئێوارە بوو چونکە بەرنامەکە خۆی بەرنمەیەکی لە ناوەڕۆکدا زۆر دەوڵەمەند بوو زۆر فرەڕەهەند بوو بابەتی ڕۆشنبیری ئەدەبی کللتوری هونەری لە خۆگرت و خزمەتێکی باشمان کرد خۆشبەختانە ڕازیبوونێکی سەرتاسەری لەسەر ئاسی کوردستان لە نێو چینی ڕۆشنبیر و هونەرمەندان و کەسایەتە ناودارەکاندا دروست کرد بوو بە ئومێدێک ئەو بەرنمەیە ئەوەی کەمایی سەرنج بوو بۆ من ئەوە بوو کە هەر بەرنمەیەک بە قەدەر کتێبێک بۆ من سوود بەخش بوو ینی زۆر سەرنج ڕاکێشە کە نووسەرێک تۆ تەمەنێک کتێبەکانی ئەخوێنیتەوە ڕاستەوخۆ قسەی لەگەڵ بکەی ڕاستەوخۆ خۆی لە زاری خۆیەوە ڕاو بۆچوونی خۆیت بۆ دەربڕێت یان زۆر بابەتی گرنگ هەبووە کە لە نێو بەرنمەکە ئێمەدا بوون بە تەوەری گفتوگۆ لەسەرکردن و بابەتی ڕخنەی نوێیان لەسەر خراوەتە ڕوو تێزی نوێیان لەسەر خراوەتە ڕوو خۆشبەختانە بەرنمێکی زۆر باش بوو خزمەتێکی باش بوو لەو چەند ساڵەدا بە ئەدەبیات و ڕۆشنبیری کوردی کرا و ڕەزامەندی خەڵکی زۆر لەسەر و ڕەزامەندی چینە ڕۆشنبیریی زۆر لەسەر بوو دەستان خۆش بێ بزانم پێت خۆشە زیاتر وەکو ڕەخنەگرێک لە ئێستاە بناسیێنریت و هەمیشە باز لەواکرێت کە ئەو کەسانی کە ڕەخنەگرن پێویستە خوێنەرێکی باش بن بزانم خاتو ئاهورە زیاتر خوێنەری چ بابەتەکە و بابەتەکانی کە زیاتر خوێنەرێتی کوردیە یاخود بە زمانەکانی دیکەش پێ خۆشەکە بخوێنێتەوە لە ڕاستیە پرۆسەی نووسین پەیوەندی ڕاستەوخۆی بە پرۆسەی خوێندنەوە هەیە لە لای هەر تاکێک لە ڕابردووە باوەڕوا بوو کە شعر یاخود بەرهەمی ئەدەبی زادەی
بەهرەمەندیە یاخود ئیلهامە. بەڵام ئێستا خوێندنەوە نوێیەکان بۆ ئەدەبیات بۆ نووسین باس دەواکەن کە بەرهەمی ئەدەبی بەرهەمی مەعریفەی کەڵەکەبووی نووسەرە. لەمە بۆمان دەرەکەوێت کە بێگومان بۆ ئەوەی نووسیت بۆ ئەوی نووسەرێکی باشبی ئەبێ بە بەردەوامی بخوێنیتەوە، ئەبێ بە هیچ جۆرێکدا نەبڕیت، ئەبێ ئاگاداری تیۆرە نوێیەکانی خوێندنەوە، تیۆرە نوێیەکانی ئەدەبیات، ڕخنەی ئەدەبی و ژانرەکانی ئەدەبیات بیت لەسەر ئاسی دنیا و لە هەموو بوارەکانی مەعریفە ئەوەندەی بۆت بکرێت، چە فەلسەفە، چە مێژوو، جوگرافیا، زانست، دەروون ناسی هەر بابەتێک لە ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ئینسانەوە هەیە لەبارەیانەوە بخوێنیتەوە، ئەبینیت کە مەعریفەیەک لە لای تۆ کەڵەکە ئەبێت، شتێک لە لای تۆ کەڵەکە ئەبێت کە دەست ئەدەیتە قەڵەم، هەستەکەیت شتێکت لەلایەکە ئەبێ بینوسیت نوێیە بۆ خەڵکی، مای سەرنجی خەڵکیە. بەڵێ پرۆسەی خوێندنەوە یاخود خوێندنەوە پێویستیەکی زەروری زیندوی نووسینە. من لە لای خۆم کە ئەگەر ئەزمموی خۆم باس بکەم لە منداڵیەوە خوێنمەوە کە ئەڵم لە منداڵیەوە مەبەستم لە ئەوەیەکە لە قۆناغی سەرەتایی خوێندنمەوە، هەوڵم داوە لە ڕۆژنامە بوو بێت، لە گۆڤار بوو بێت، لە ڕۆمان بوو بێت، یاخۆ شعر بوو بێت، هەرچیەک بەردەستم کەوت بێت. ئەو کاتە وەکو ئێستش نەبوو زۆر کتێب لە بەردەستا بێت و ئینسان ئاسان دەستی بگات بەسەر چاوەکانی معریفە، بەڵام ئەوەی بەردەستم کەوت بێت یاخود توانی بێتم خوێندومەتەوە لە ئێستاشدا بە بەردەوامی ئەخوێنمەوە، چونکە پێم وایە ئەوەی کە ئەتوانێت بخوێنێتەوە و نەخوێنێتەوە زوڵم لە خۆی ئەکا، زوڵم لە هزر و بیری خۆی ئەکات. باش، بزانم ئێمە چۆن بتوانین لە دیدگایەکی نوێوە خوێندنەوە بۆ ئەدەبیاتی کوردی ئێستا بکەین؟ لە ڕابردووە کاتێکە باس لە ئەدەبی کوردی کراوە زۆرتر مێژووی ئەدەبی کوردی نووسراوەتەوە، ژیانی شاعیران، ژیانی نووسەران نووسراوەتەوە، یاخود زۆر جار تەنانەت لە پشتی خوێندنەوە و ڕخنەگرتن لە دەقە ئەدەبیەکانیش ئەبینین کە بە جۆرێک لە جۆرەکان پێوەستکراوەتەوە بە مێژووی ئەو دەقەوە، ئەم دەقە لەبەر فڵانە بۆنە فڵانە مێژوو وتراوە. بەڵام لە ئێستاە لە ڕوویەکی دیکەوە لە ئاراستەیەکی دیکەوە خوێندنەوە بۆ دەقی ئەدەبی ئەکرێت، زۆرتر لەسەر لەبارەی تیۆرە نوێیەکانی ڕخنەی ئەدەبیەوە خوێندنەوەیان بۆ کرێت، چونکە ئەو ڕخنەگرانەی کە ئێستا ڕخنە ئەگرن بەشێکی زۆریان ئەو قوتابیانن کە کەسانی ئەکادیمین لە بواری ئەدەبیاتی کوردی یاخود ئەدەبیاتی زمانەکانی دیکە، بۆیە بینی کە ڕخنەکان ئاراستەیەکی ئەکادیمی وەرەگرن. ئاراستە ئەکادیمیەکەش بە جۆرێک لە جۆرەکان پێوەستە بێتەوە بە ئاراستەی ڕخنەی جیهانیەوە، چونکە ئەوەی کە لە ناو زانکۆەکان ئەخوێنرێت لە ئەکادیمیا کوردیەکان ئەخوێنرێت هەر ئەو تیۆرانەیە کە ڕخنەی ڕۆژئاوا پشتیان پێ ئەبەستێت لێرەش بە هەمان شێوەیە. بۆیە بینی کە ئێستا ئاراستەیەکی نوێ هەیە لە خوێندنەوە بۆ دەقی ئەدەبی کە جیاوازە، ئەمە بەرەو پێشچوونێکی باش و گرنگە بۆ ئەدەبیاتی کوردی، چونکە دوجار ڕخنەیە وا ئەکات کە ئەدەبیات بەرەو پێشەوە بڕوە، دوجار ڕخنەیەکە وا ئەکات ئەدەبیات هەڵمەتێک بخۆی بدات، قۆناغێک بچێتە پێشەوە، گۆڕانکاریەک لە خۆیدا بکات. باش، بزای زمانی کوردی تا چەند یاری دەدەرە بۆ بەرهەمێنانی ئەدەبێکی باڵا لە ئێستا لە بەرەوەی خۆشت زمانی کوردیشت تەواو کردووە، زیاتر ئەستەکەم زۆر قۆڵ بوویتەوە، زۆر یعنی لە گەورەی ئەو زمانە جوانتر تێگەیشتووی وەک لەوەی کە کەسێک ئەو بەشەی تەواو نەکردبێت. خاتون لە بیرم نەچێ بەشێک لە پرسیارەکەی پێشووترت کە باست لەوە کرد بە چه زمانێک دەخوێنمەوە. من زمانی سەرەکیمان زمانی کوردیە، بە کوردی زۆر ئەخوێنمەوە، بە زمانی فارسیش چونکە باش زمانی فارسی دەزانم دەخوێنمەوە، دەنووسم، زمانی ئینگلیزیش تا ڕادەیەک پێی دەخوێنمەوە. سەبارەت بە پرسیاری دووەمیشت زمانی کوردی ئەگەر ئێمە بۆ پێش ئەدەبیاتی نووسراو بگەڕینەوە کە ئەدەبیاتی زارەکی لە ئەدەبیاتی یارسانەوە دەست پێ بکەین، ئەبینین کە ئەم زمانە تایبەتمەندیەکی زۆر بەهێزی تێدایە کە تایبەتمەندی هۆنینەوەیە، زۆر دەست ئەدات بۆ شعر هۆنینەوە. فەرهەنگی وشەی کوردی فەرهەنگێکی زۆر دەوڵەمەندە. نوێترین ئامار لە پێم وایە لە گوگڵ خراوەتە ڕووە، دەنگدانەوەیەکی جیهانیشی هەبوو کە زمانی کوردی لە ڕووی
دەوڵەمەندی لە وشە لە پێش زۆر لە زمانەکانی ناوچەکەوەی لە پێش زۆر لە زمانەکانی دەوڵەتانی دەوروبەرمانەوەیە لە کاتێکدا کە ئەوان دەوڵەتێکی چەند سەد ساڵە خەریکە خزمەت بە زمانەکەیانەکات و زمانی میلەتێکی ئەنفال کرا و جینۆساید کرا و دەربەدەرکرا و ماڵوێران کرا و ئەبینی لە پێش زمانەکانی ئەوانەوەیە مای شانازی خۆشحاڵی هەمومانە زمانی کوردی یەکێکە لە زمانە بەهێزەکانی دنیا یەکێکە لە زمان دەوڵەمەندەکانی دنیا یەکێکە لە زمانە فەلسەفیەکانی دنیا و بە پێی توێژنەوە نوێیەکان زمانی کوردی ڕەگوڕیشەی لە زمانەکانی سۆمەری هوری میتانی گۆتیدا هەیە کە تەمەنیان بۆ نزیکەی 15,000 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە و زمانی کوردی ڕەگوڕیشەی زمانی هیندۆ ئەوروپیەکانە خێزانی زمانە هیندۆ ئەوروپیەکان بۆ ئێمە دەوڵەمەندیەکی گەورە دەوڵەمەندێکی بەرچاو بۆ زمانی کوردی دروستەکات و یەکەم زمانی نووسی لەسەر ئاستی دنیا زمانی کوردی بووە خاتون چونکە کاتێک ئەگەڕێتەوە بۆ سەرچاو مێژوویەکان ئەبینی نووسی لەم خاکەدا هێنراوە ئێمە پێمان وایە ڕەنگە من بۆ بەشێک لە بینەرانیش نوێ بێت ئێمە پێمان وایە جیهانیش پێی وایە عێراق دەوڵەتێکی عەرەبیە وڵاتێکی عەرەبیە بەڵام لە ڕاستیاوان نییە عێراق وڵاتێکی عەرەبی نییە بەڵکو وڵاتێکی کوردیە چونکە بەپێی هەموو بەڵگەکان زمانی سۆمەری هەمان زمانی کوردیە زمانی کوردی ئێستا فۆرمی پێشکەوتوی زمانی سۆمەریە زۆر وشەی هاوبەش لە نێوان زمانی ئێستای کوردیان کوردی نوێ و زمانی سۆمەریدا هەیە کە ڕەنگە ئەگەر کەسێک بە تایبەتێوانەی کە شێوەزارەکانی زمانی کوردی و بە تایبەت شێوەزاری هەورامی و کەلهوڕی ئەزانن ڕەنگە زۆر باش لە زمانی سۆمەری تێبگەن کاتێککە ئەخوێننەوە بۆیە ئەبینی کە ئەم زمانە ئەم ڕەگوڕیشە دێرینەی هەیە زۆر باش دەست ئەدات بۆ ئەدەبیات نووسین بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی دەوڵەتی کوردستان لەبەر نەبوونی پلانێکی تۆکمەی پرۆسەی وەرگێڕانی بەرهەمە ئەدەبیەکانمان لەبەر نەزانینی زمانی بێگانە لە ڕابردووە تا ڕادەیەک لە ڕابردووە ئەمە ئەڵێم چونکە ئێستا زۆر باش بووە تا ڕادەیەک ئەدەبیاتی کوردی لە سنووری کوردستاندا ماوەتەوە تەنها خۆمان ناسی ومانە بەڵام لە ئێستاە بە پێچەوانەوەیە لە ئێستا ئەدەبیاتی کوردی سنووری جوگرافی سیاسی ئەبڕێت ئەدات بە وڵاتانی دیکە خەڵاتی نێودەوڵەتی بەرهەمە ئەدەبیەکانمان وەری ئەگرن ئەمەش مای خۆشحاڵی هەمومانە زۆر ڕاستە بزان باسی وەرگێڕانت کرد بزانم لە ئێستاە وەرگێڕان چی کردو بۆ ئەدەبیاتی کوردی تا چەند گرنگە ئێمە گرنگی بە وەرگێڕان بین لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆکردنەوەی زانکۆکانی هەرێمی کوردستان پێگەیاندنی چینێکی بەرفراوان چینێکی توێژێکی باش لە ڕۆشنبیر و خوێندەواران ناردنە دەرەوەی خەڵکانێک بۆ خوێندن بەگشتی پرۆسەی گلۆبالیزم بە جیهانی بوون و زاڵبوونی زمانی ئینگلیزی بەسەر زمانەکانی دیکەدا و لە کوردستانیش بە هەمان شێوە ئەبینین کە پرۆسەی وەرگێڕان خێراترە پرۆسەیەکی نەبڕاوە و بەردەوامە ئەم وەرگێڕانە لە زمانێک بۆ زمانێکی دیکە ئەگۆڕێت بەرهەمی ئەدەبی کوردی بە ڕێژەیەکی بەرچاو بۆ سەر زمانی فارسی وەرگێڕراوە و لەناو بەرهەمانەشدا زۆرتر ڕۆمان وەرگێڕراون ڕۆمانەکانی بەختیار عەلی ڕۆمانی ماڵی پشیلەکانی هیوا قادر ڕۆمانی هەسار و سەگەکانی باوکم شێرزاد حەسەن و چەند ڕۆمانێکی تر کە ئێستا لە بیرم نییە و چەند کۆمەڵە شێعرێک شێعرەکانی لەتیف هەڵمەت و مامۆستا ڕەفیق سابیر و بەشێکی دیکە لە شاعران کە ئێستا لەوانەیە ناوێنم لە یاد نەبێت وەرگێڕان بۆ سەر زمانی فارسی ئەمان دەنگدانەوەیکی زۆر گەوریان لە دنیای ڕۆشنبیری و ئەدەبی ئێرانیا دروست کردووە من خۆم توێژینەوەیەکم پێشکرد بە کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی هەڵەبجە کرد لە مانگی 11 ئەم ساڵ کە باسم لەو ڕوانینە نوێیە ئەکرد کە لەلای ڕەخنەگرانی فارس بۆ ئەدەبیاتی کوردی دروست بووە لەگەڵ لە ڕابردوودا باوەڕێنەوە بوو بێت کە زمانی کوردی زمانی گەلێکی چەوساوە و زمانی گەلێکە کە تەنها ویستویانە بمێنێتەوە ئێستا ئەوان سەرسامن بەو دەقە ئەدەبیانەی کە لەلایەن ئێمە نووسراون و بەراوردێکن بە شاکارە ئەدەبیەکانی دنیا سەبارەت بە وەرگێڕان بۆ سەر زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی ئەتوانین بڵێن بۆ سەر زمانی ئینگلیزی خێراترە باشترە و ئەوەی کە وەرگێڕاوە بۆ سەر زمانی ئینگلیزیش بە هەمان شێوە دەنگدانەوەیکی گەورەی هەبووە خەڵاتی وەرگرتووە لە چەند خەڵاتێکە لەم ساڵانەی دواییدا ببینین خەڵاتی نیلی زاکسکا بەختیار دیسان وەرگەگرێت و مساڵیش خەڵاتی هێلدا دۆمین وەرەگرێت کە ئەم خەڵاتە لەسەر ئاسی دنیا بە نۆبڵیش هەتا بەراورد ئەکرێت زۆر گرنگە بۆ کورد
کە ئەم جۆرە خەڵاتانە وەربگرێ مای شانازی هەمومانە ئەمانەش بەرهەمی پرۆسەی وەرگێڕانن بۆیە گرنگە وەرگێڕان ڕۆحێکی زیندوو ئەخاتە بەر معریفە و ڕۆشنبیری جیهانیش بە پێچوانەشەوە ئاهورانی ئەوانی تریش بۆ زمانەکانی کوردی وەربگێڕن هەستەکەم بە هەمان شێوە گرنگێکی بێگومان کاریگەری ئەبێت چونکە ئەدەبیات لەسەر ئاسی دنیا کاریگەری لەسەر یەکتر ئەبێت هەموو دەقێکی ئەدەبی لەژێر کاریگەری دەقێک یان چەند دەقێکی دیکەدا لەدایک ئەبێت ئەمە پێی ئەوترێت دەق ئاوێزان ڕەنگە شاعیر خۆی هەتا شاعیریان و سەریش نکۆڵی لەم بابەتە بکات بەڵام ئەمە بە بابەتێکە بە تێزی ئەدەبی سەلمێنراوە کە ئەم دەقانە لەدایک ئەبن لەژێر تەئسیر و کاریگەری دەقەکانی تری ئەدەبیاتە کە نووسەر ئەیان خوێنێتەوە دروست ئەبن گرنگە لە ڕێگەی وەرگێڕانی پێچەوانەوە لە ڕێگەی وەرگێڕان بۆ سەر زمانی کوردیەوە نووسەرانی ئێمەش هاوڵاتیانی ئێمە خوێنەرانی ئێمە ئاشنای دەقی ئەدەبی بێگانە و بیانی ببن زۆر باشە بەپێی ئەو بابەتی کە ئێستا باست کرد ینی ئەدەبیاتی ئێستا لە ئاستێکی باشە ئاستی ئەدەبیاتی ئێستا من هەمیشە گەشت بینم یان ئەگەر بەراوردی بکەیت بەو مێژووە تاڵەینەتەوە کەمان پیا تێپەڕیوە بەو زوڵم و زۆرە بەردەوام و چەوساندنەوە بەردەوامەی هەتا ئێستش جینۆساید لەسەر کورد بەردەوامە چونکە بە پێی پێناسەی نەتەوە یەکگرتوەکان جۆرێک لە جۆرەکانی جینۆسایدی ئابووریە کە ئێستا لەسەر گەلی کورد جینۆسایدی ئابووری تاقی ئەکرێتەوە یان سەپێنراوە بەسەرمانە لەگەڵەوەی کە هەموو پرۆسەکان هەموو جۆرەکانی جینۆساید بەسەرماندا تاقی کرایەوە لەگەڵەوەی کە گوندەکانمان سووتێنران دەستنووس و کتێبەکانمان هەم لە باکووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە باشووری کوردستان سووتێنران و لە ناوبران زمانی کوردیمان لێ قەدەغەکرا لەگەڵەوەی کە هەوڵدرا نەنووسین بیر نەکەینەوە قسە نەکەین بە کوردی بەڵام ئەدەبیاتمان زمانمان لە ئاستێکی زۆر زۆر باشدایە مای خۆشحاڵی هەمومانە بێگومانم کە ئەگەر بەم شێوەیە بەرەو پێشەوە بڕۆین بۆ کاری زیاتریشی بۆ بکرێت پلانی زیاتری بۆ دابنرێت بێگومانم لە چەند ساڵی ئایندەدا زۆر زیاتر بەرەو پێش ئەڕۆین و ئەدەبیاتی کوردیش لە ئاستێکی باشایە لە ڕووی هەموو ژانرەکانی ئەدەبیاتەوە زۆر باش دو پرسیارم پێم خۆشە باسی ئەو بکەمزانم لە ژانرەکانی ئەدەبی کوردی بە تایبەت لە شعر و لە ڕۆمانە چونکە زیاتر کە باسی ژانرەکانەکرێ خەڵک زیاتر زۆر حەزیان لەو دوو بابەتەیە هەم بۆ خوێندنەوە هەم بۆ نووسینیش بزانم کامیان لە پێشن و بۆچی لە ڕاستیە وەکو ئەدەبیاتی زۆربەی گەلانی دنیا ئەدەبیاتی کوردیش هەر بە شێعر دەست پێەکە ڕۆمان هەڕادەیەک ژانرێکی نوێیە چیرۆک و کورتە چیرۆکیش ئەوەی نووسراوە چیرۆکی هوەری نووسراو بە هەمان شێوە ڕۆمان مێژوویەکی نوێ هەیە وەکو ئەزمموی خۆم من زیاتر ڕۆمان ئەخوێنمەوە هەموو بابەتەکان ئەخوێنمەوە بەڵام زۆرتر ڕۆمان ئەخوێنمەوە ئەکرێ بڵین ڕۆمان جیهانێک دروست ئەکات ڕەنگە هەموو کەسێک خۆی تێدا ببینێتەوە ڕۆمان جیهانێکی سەر بەخۆیە جیهانێکی تایبەتە کە هەم لەم جیهانەی ئێمە ئەچێت کە تێداژین هەم جیهانێکی وێناکراوە یان خەیاڵی وهایە کە ڕەنگە هەر کەسێک لێمە حەس بکەین بچینە نێو ئەو جیهانەوە ئەو دەقی ڕۆمان لەسەر ئاستی دنیاش ئەمە لای کورد نییە تەنها لەسەر ئاستی دنیاش خوێنەری زۆر زیاترە لە ژانرەکانی دیکەی ئەدەبیات تەنانەت زۆر جاریانی گوێبیستی ئەوە بووین کە دەڵێن ئیتر ڕۆمان هاتووە و جێگەی بە شعر و ژانرەکانی دیکە لە کردووە بەڵام ئەم بابەتە ڕاست نییە بۆ ژانرەکانی ئەدەب چونکە هەموو ژانرەکانی ئەدەب لە پێش زاینەوە تاکو ئێستا لە قۆناغێک لە قۆناغەکاندا خوێنەریان کەم ئەبێتەوە جارێکی دیکە لە قۆناغێکی دیکەدا بینی کە بژانەوەیەک بە خۆیانەوە ئەبینن ئەمە پرۆسەیەکی زیندوی بەردەوامە بەڵام لە ئێستاە لە بازاری یاخود لە دنیای خوێندنەوەی کوردیشدا لە دنیای کتێبی کوردیشدا بەگشتی خوێنەری ڕۆمان زیاترە و پێشکەوتنەکان و تەکنیکە نوێیەکانی نووسینی ڕۆمانیش بەرچاوتر و باشترن و ڕخنەی ئەدەبیش هەم لە ئەکادیمیەکان و هەم لە دەرەوەی ئەکادیمیەکانیش بۆ ڕۆمان زیندووترە لە دیدی منەوە ئەکرێت لە دیدی کەسێکی دیکەەوە بە شێوازێکی دیکە بێت
زۆر ڕاستە زۆر سپاس بۆی ئەمڕۆ تۆ لەگەڵمان نبووی بۆ ئەو زانیاریانت کە پێشکەشی کردین زۆر خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئینشەڵا لە پرۆگرامەکانی دیکەیە لەسەر ئەو بابەتە جوانانی کە قسەت لەسەر کرد دکتۆرا هێنیت چونکە بەڕاستی بەڕێستان و ئەو کەسانی کە ئێستا لەو بوارانە و بەتایبەت لە ئەدەبیاتی کوردیا جێگە دەستیان دیارە جێگەی شانازین دووبارە سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس بۆ خات و ئاهورا ڕەمەزان کە ناسراون بە ئاهورا کوردستانی بەڕێزیان ڕاگەیاندن کار هەروەها توێژەرن لای ئێمە میوان بوون قسە و باسمان کرد لەسەر ڕوانینی بەڕێزیان بۆ ئەدەبیاتی کوردی ئەوشمان بیر نەچێ ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەشکرا تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.